کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سەرەتای ڕاگەاندنیەوە هێزێک نەبووە تەنها باوەڕی بە چەک و توانای سەربازی هەبێ بۆ گەیشتن بە ئامانجەکانی، بەڵکو هێزێکی جەماوەری و گشتگیر بوو. چەک و هێزی سەربازیشی تەنها وەکو وەسیلەیەک لە وەسیلەکانی بەردەستی بەکاردەهێنا لەبەرەوەی لەو کاتەدا بارودۆخی سیاسی و کۆمەڵاتی هەرێمی کوردستان بە شێوەیەک بوو. بۆ پارێزگاری لەبوونی خۆت پێویست بوو هێزی چەکدارت هەبێ. بەڵێ چەکی کۆمەڵی ئیسلامی بۆ پاراستنی کیانی کۆمەڵی ئیسلامی بوو، نەک پەلاماردانی لایەنەکانی دیکە. بەڵام بەردەوامیش بە حکمت و ژیری هەڵسوکەوتی لەگەڵ ڕوودا و ئاڵنگاریەکان کردووە. لە سەرەتای ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی باهۆی بوونی شەڕ و بەریەکەوتن لە نێوان یەکێتی نیشتیمانی و جوندوڵ ئیسلام، دواتریش یەکێتی و ئەنساڕول ئیسلام، زۆر جار ئەگەری ئەوە هەبوو کە کۆمەڵی ئیسلامی بەو شەڕەوە بگلێندرێت کە لە سەرەتاوە کۆمەڵە و شەڕەی بە بێئاکام و خراپ دەزانی بۆ ناوچەکە و حاڵەتە ئیسلامیەکە. بەداخەوە هەوڵ و پلانی زۆر درا بۆەوەی کە کۆمەڵی ئیسلامی بەشداری ئەو شەڕە بکات. یەکێک لە هەوڵەکان شەهیدکردنی مامۆستا بدوڵڵای قەسرێ و هاوڵەکانی بوو لە بازگەی تاسڵوجە لە 4 سەی 2003. هەموولایەک دەیزانی مامۆستای قەسرێ ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی بوو. یەکێک بوو لە سەرکردە خۆشەویستەکانی کۆمەڵی ئیسلامی و پێیانوا بوو کە بە تیرۆر و شەهیدکردنی کۆمەڵی ئیسلامی ناچار بە تێوەگلان لە شەڕ دەکرێت. ئەگەرچی کۆمەڵی ئیسلامی لەو کاتەدا دەیتوانی تۆڵەی شەهید مامۆستا بدوڵڵای قەسرێ و هاوڵانی بکاتەوە، بەتایبەت کە خاوەنی هێزێکی بەتوانە و مەشق پێکرا بوو. ئەگەرچی یەکێتی بە ئاگای خۆی ڕاگەاند کە شەهیدکردنی مامۆستای قەسرێ بەرنامە بۆ داڕێژراو نەبووە، بەڵام کۆمەڵ بە حکمت لەگەڵ ڕووداوەکەدا هەڵسوکەوتی کرد. نەکەوتە دوای پلان گێڕان و دانی بە خۆی داگرت و درێژە پێدانی ڕێبازەکە و گەیشتن بە ئامانجەکانی هەڵبژارد. چونکە مانەوەی کۆمەڵی ئیسلامی و بەردەوامی حاڵەتە ئیسلامیەکە گرنگتر بوو تا ئەوەی بەدەم پلانی نێرانەوە بڕوات لەو کاتەدا. پاش 17 ساڵ لە شەهیدکردنی مامۆستای قەسرێ، ئێستاش کاریگەری و خۆشەویستیە و سەرکردەیە لە دڵ و دەرونی هاوڵ و هاوسەنگەرانی دازیندووە و دڵنیاشین ڕۆحی لە بەهەشتی بەرین ئاسوودەیە کە ئێستا کۆمەڵی ئیسلامی لەو پەڕی گەشە و گەورەبووندایە و جێگەی ئومێدی هەزارەها ئیسلام دۆستە لە هەرێمی کوردستان.